بەڵێ گەنجێکی پایسکل سواری کورد لە ڕۆژیەکی مانگی ڕابردووەوە لە شاری نۆرنبێرگی ئەڵمانیاوە دەستی بە گەشت کردووە بۆ ئەوەی بگاتە حرێمی کوردستان ئەم بەرە بەیانە گەیشتۆتە شاری هەولێر ئەو تاوەکو شەوی ڕابردوو نزیکەی 4500 کیلۆمەتری بڕیوە شار بە شار و وڵات بە وڵات گەڕاوە و بۆ پایسکل گەشتی کردووە بۆی بگاتەوە هەرێمی کوردستان و بێتە شاری هەولێر ئەوە ئێستا لێرەیە ئێمە لەسەر ڕێگای مووسڵ هەولێرین نزیکەی 10 کیلۆمەترێک ماوە بۆی بگەینەوە ناو سنتەری شاری هەولێر سلااوت لێبێت کاک پەیوەند گەشتەکەت چۆن بوو بەخێر بیتەوە باسی گەشتەکەتمان بوو بکە. زۆر سپاسانەکەم گەشتەکەم لە یەکی پێنجەوە بەڕێکوتم لە ئەڵمانیا لە شاری نۆرنبێرگەوە گەشتەکەم بەڕاستی ئامانجم ئەوە بوو لە گەشتەکەم ئەمویست کللتوری شت کللتور و وڵاتی تر بناسم ئیتر بۆیە بە ئامانجەکەشم گەیشتم گەشتەکەم بەڕاستی زۆر چێژ بەخش بوو چێژم لە هەموو ڕۆکانی بینی لە ناخۆشیەکانی لە خۆشیەکانی لە سەختیەکانی لە ڕووداوە خۆشەکان ڕووداوە ناخۆشەکان خابدەبێ شتێک زۆر سەختە لە گەشت بە پایسکل کاک پەیوەند لە ڕاستیا زۆر سەختە پاسکیل ئەوەیە کە کەش و هەواکە ئەگەر هەوا هەبێت بای هەبێت یان باران ببارێت ئەوە زۆر سەختە. تۆ بەختت چۆن بوو لەگەڵ کەش و هەوادا؟ لە ڕاستیا بەختم باش نەبوو زۆربەی کات ئەبوو بە زۆربەی کات تا ڕۆمانیاش بە ڕوبەرووی ڕەشەباکە لێمەخڕی ئیتر ئەوە زۆر سەخت و بەڕاستی اینجا بارانە باری هەر ڕۆژە باران بوو ئەوانە گەشتەکان زۆر قورستە کردم. شتێکی خۆش شتێکی ناخۆش لە کاتی گەشتەکە بەسەرت هات بۆ نمونە لەو ڕێگای دوور و درێژەکە بڕیوتە؟ لە ڕاستیا ڕووداوی خۆش ئەوە بوو کە ڕۆمانیا من ڕۆمانیام زۆر بەدڵ بوو خەڵکەکەی زمانیان نە ئەزانی نە ئینگلیزیان ئەزانی نە ئەڵمانی نە بەڵام خەڵکێکی زۆر کراوە بوون ڕووخۆش بوون قسەمان لێکتە تێگەیشتین زۆر چێژم لە ڕۆمانیا وەرگرت. بە باسی ئەو دارە نەبکەم نازانم دارم بینێنەوە پایسکلەکەت لە ئەڵمانیەوە تۆ هێناوتە لێرە چاندوتە چیت کردووە؟ کاتێ بەڕێکەوتم بڕیاری ئەومدا کە هەموو 100 کیلۆمەترێک دارێک بچێنم یعنی شتێک بۆ ژینگە بکەم ئیتر ئەم دارە لە پێش 10 کیلۆمەتر کڕیم ئیتر لە هەموو 100 کیلۆمەترێک و دارێکم چاندووە ئەمە نەمامی داری ژمارە 45 ئیتر ئەبێ بەڵێ ئەبێ بگەڕم بۆ شوێنێکە سەلامەت دێ بۆ دارەکە بۆ درەختەکە کە هیوایەک هەبێ بڕوێت. شار وڵاتانەی گەڕاوی نەمامە چاندێت تاوەکو گەیشتە هەرێمی کوردستان؟ بەڵێ بەڵێ ئیتر بەڵام لە ئەوروپا زیاتر لەو شوێنانەی کە نەمامگەل نەبوو تۆم ئەچان تۆم لەگەڵ خۆما بردوو بەڵێ تەوی درەختم ئەچان. ئیتر ئامانجی تۆ لەم سەردانە چی بوو؟ تاکەی لێرە دەمێنیەوە ئایا کە دەگەڕێیتەوە بۆ ئەڵمانیا هەر بە پایسکل گەشت دەکەیتەوە بۆ ئەڵمانیا؟ ئامانجی من ئەوە بوو کە لە ڕاستیا بەرەو ئاسیا بڕۆم بەرەو ئوسترالیا و هندستان و ئوسترالیا و لەوانەیە 20 ڕۆژتر لە کوردستان بمێنمەوە 20 ڕۆژ لێرە پاشان بەڕێکەوەم بەرەو خۆراوە ئیتر لێەوە تا پێش مانگیتر ئەڕۆم ئینشاءالله دوای ئەوە بە تەیارە گەڕێمەوە بۆ کوردستان بە فڕۆکە. هەموو کەسێک دەتوانێت گەشتی پایسکل ئەنجامدا تۆ پێت وایە لە بەرەوەی کە بەشێک لە خەڵکی لەن گەشتێکی سەختە؟ بەڕاستی سەختی هەیە هەر شتێک ئینسان بیکا سەختی هەیە بەڵام پاسکل شتێکە هەموو کەس ئەتوانێت بیکات. من کەسم ناسی لە ڕێگا تەمەنیان 6 ساڵ بوو 7 ساڵ بوو بە پاسکل ئەگەڕان یعنی شتەکە ئاسانە وەردشە لەوانەیە سەرەتا کەمێک قورس بێت بۆ منیش ڕۆژ تا ڕۆژی چوارم قورس بوو زۆر قورس بوو ینی زۆر سەخت بوو هیلاکە بووم ئەژنۆم هیلاکە بوو ئێتر دوای ئەوە وردە ئینسان ڕایەت ماسوولکەیە ینی شتەکە پەیوەندی بە مێشکەوە هەیە ئەگەر ئینسان خۆی بڕیارێک بدا بڵێ من ئەوە ئەکەم ئەوە ئەتوانم بکەم هەموو شتێک ئاسانە. کەمێکت ماوە بگەیوە ناو سنتەری شاری هەولێر یەکەم شوێن چێە کە تۆ سەردانی بکەیت؟ ئەوەی بیرم لێ کردبێتەوە ئەچمەوە لای قەڵای هەولێر ئینشاءالله قەڵای هەولێر بەڵێ زۆر بیرت کردووە؟ بەڵێ ئینشاءالله ئەچمە قەڵای هەولێر یعنی هەرچیت لە مەچکۆش چایەک بخۆیتەوە؟ نازانم ئەو چاخانەیەکیە بەڵام بیرم لەوە کردێتەوە ئینشاءالله یعنی دووبارە خواردنی کوردی تاقیکەمەوە بەڵێ بەڵام یەکەم شوێن ئەچمە قەڵای هەولێر بەڵێ. چیتە قەڵای هەولێر چایخانەی مەچکۆش لە خوارد قەڵای هەولێرە زۆر لە شاری هەولێر بەناوبانگە لەوێش پێش نیازیەوە بۆ دەکەم چایەک بخۆیتەوە ئینشاءالله کە گەیشتم ئەوێ ئینشاءالله زۆر سپاس دەکەم. دووبارە بەخێر بێتەوە بەڵێ ئەمە پەیوەند ئەزەدین هەورامیە کە بۆ ماوە 1 مانگە شار بە شار و وڵات بە وڵات لە شاری نۆرنبێرنگی ئەڵمانیاوە گەشتی کردووە گەیشتە حرێمی کوردستان بەیانیە لە هەولێرە گەیشتە هەولێر کەمێکی تر دەگاتە ناو سنتەری
شاری هەولێر هەڵبەتە بە درێژایی 4500 بۆ 700 کیلۆمەتری بڕیوە تاوەکو گەیشتە ئێرە وەک خۆشی باسی کرد لە سەرجەم ئەو شوێنانەی کە پەیدا تێپەڕیوە نەمامێکی چاندووە لەو شوێنانش کە نەمامی دەست نەکەوتووە تۆوی داری چاندووە ئەمان جێ بۆ کە بگاتەوە شاری هەولێر لێرە درێژە بە گەشتەکەی بدار و بۆ ماوەی 20 ڕۆژ لە شاری هەولێر دەمێنێتەوە.